ئێرە ماڵی کەلەپوری و ڕۆشنبیری قەڵاتزەیە. ئەو ماڵی بەبێ جیاوازی هەموو هونەرەکانی لە خۆی کۆکردوتەوە. ماڵێک کە لە هەر گۆشەیەکدا هونەرێکی جوانمان پێشان دەدات. ئێمە لە ساڵی 2019 پرۆژەی بە کەلەپورکردنی پشدەرمان هەبوو کە سێ قۆناغ بوو. قۆناغی یەکەم کۆمەڵک پەیکەر بوون، پەیکەرەکان تەواو بوون. قۆناغی دووهەم دامەزراندنی ماڵی کەلەپوری ڕۆشنبیری قەڵاتزێ بوو کە لە ساڵی 2020 دەستمان پێکرد و لە 2021 کەوتە تەواو بوو. ئەدی ئەو کەرەستانی کە لێرن بڵین گوند بە گوند گەڕاوین بۆ وەدەستخستنیان و ئەو کەرەستانەمان زۆربیان کڕیمانەوە، زۆربەشان خەڵک بووی هێناوین بە دیاری. دیارە ماڵی کەلەپوری ڕۆشنبیری قەڵاتزێ لە 5 بەش پێکاتوە: بەشی ڕۆشنبیری ئەدەبی، ئەرشیف و مێژوو، بەشی خانمان، هەوبەی خانمان. ئیدی ئێمە لەو ماوەیەدا کە ئەو بۆ پێدەنینە سێهەم ساڵی دامەزراندنی ماڵی کەلەپوری کۆمەڵێک چالاشی ئەوەمان هەیە، بەڵام ئەوەمان لەبیر نەچێ پێش دامەزرانی ئێرە ئێمە زۆر هەوڵماندا بۆ چۆن دەڵێ بۆ هاوکاری مادی کە ئەو ماڵەمان بۆ بنیاد بنەرێ. ئیدی نەبوو بۆیە داوامان لە دکتۆر تاها ڕەسوڵ کرد کە دکتۆر تاها ڕەسوڵ لە سلێمانیە گوتی بڕۆن دەست پێ بکەن، ئەمن هاوکارتانم، پشتیوانتانم. ئیدی ئەو بودجەکە ئەو بۆی دابینکردین و هەتا ئێستاش لەگەڵدا بێکری ئەو ماڵە هەر ئەو بۆمان دەدات. ئیدی بۆیە لە پشتەریەکان وەکو پشتەری وەکو قەڵاتزەی ناومان لێنەوە پێوە ئەفتونیەکەی نیشتیمان کە لە بەرامبەر ئەو ماڵە و ئەو خزمەتەی کە بەو دەفەرەی کردووە. دیارە ئێمە لە ماڵی کەلەپوریدا دەستمان بۆ ئەو شتانە بردووە کە دەستی بۆ نەبراوە. چالاکیەکان بریتین لە سیمیناری ڕۆشنبیری ئەدەبی و یادکردنەوەی یادە بۆ نەتەوەیەکان یاخود ئەو یادانەی کە تایبەتن بە قەڵاتزێ کارەسات و ئەوانە، یا شەوی یاڵدامان هەیە ئەوە یادیشی نەتەوەی و کەلتوریە. و هەروەها بابەتی خانمانمان هەیە کە ساڵانە زیاتر لە 200-300 خانم لەسەر لەو ماڵەدا پێدەگەن لە بواری فێربوونی خولی درومان، شیرینی، کاری دەستی کە مامۆستای تایبەتمان هەن لێرە کە وەرزی هاوینان ئەو کارانە ئەنجام دەدەن، ئەو خولانە دەکەنەوە. ماڵی کەلەپوری قەڵاتزێ یەکێکە لەو ناوەندە دەگمەنانەی ئەم دەڤەرە کە بۆتە چەترێک بۆ کۆکردنەوەی هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکان کە سەرجەم چین و توێژەکان بە ماڵی خۆیانی دەزانن. لە کاتی سەردانیکردنت بۆ ئەم ماڵە ئاشنایی هەموو بابەتە جیاوازەکانی ڕابردووی ئەم دەڤەرە دەبیت، وەکو ژین و ژیاری ڕابردوو، وێنە و کارەساتەکانی ئەم دەڤەرە. سەردانیکردنی ئێمە بۆ ئێرە وا بۆ 2 ساڵ دەچێت وە سوودێکی زۆریشمان لێبینیوە لە ڕووی ئەدەبیات و فێربوونی مۆسیقاوە. من وەکو خۆم ئامانجی من بۆ سەردانیکردنی ئێرە فێربوونی مۆسیقایە و کۆمەڵک هاوڕێین لە ساڵی ڕابردووە لە خولێکی مۆسیقا بەشداریمان کردووە، ئیسفادەیەکی باشمان لە کردو، ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشتر دەچین. و بوونی ئەو ماڵە لەو شارەدا شتێکی زۆر گرینگە لەبەرەوەی یەکەم وەکو ناساندنی دابوونەریتە کۆنەکان بەنەوەی تازە، دووەم فێربوونی فەرهەنگ و ئەدەبیات و ینی ئەدەبیات بەگشتی، خوێندنەوەی شێعر و ڕۆمان و ساڵانە چالاکی زۆریشی لێ دەکرێت وە کۆمەڵێک چالاکیش لێرەدا زیندوو کراونەوە کە پێشتر لەو شارەدا نەبوون. ینی دەمەوێت ئەوە بڵێم کە ئەو ماڵە خاوەنی بەشێک لەو چالاکیانەیە کە پێشتر لەو شارەدا نەمابوون. ماڵی کەلەپوری و ڕۆشنبیری قەڵاتزێ ساڵانە دەیان کۆڕ و سیمینار و خولی جیاواز بۆ ژنان و گەنجانی ئەم دەڤەرە دەکاتەوە و بە سەرپەرشتی کەسانی بە ئەزمون و شارەزا لە بوارە جیاوازەکاندا. دەتوانین بڵێین خزمەتێکی بەرچاویان کردووە بە گەنجانی ئەم دەڤەرە بەبێ جیاوازی. من وەکو گەنجێکی شاری قەڵاتزێ خۆشحاڵم بەکردنەوەی ماڵی کەلەپوری و ڕۆشنبیری پشدەر کە ماڵێکە بەڕاستی بۆ گەنجان و بۆ هەموو چین و توێژەکان. ئێمە وەکو گەنج دێین لێرە کاتێکی خۆش بەسەر دەبین لە کتێب خوێندنەوە، لە سیرکردنی دیمەنی جوانی ماڵی کەلەپوری و یاریکردن و داواکارم لە لایەنی پەیوەندیداریش ئاوڕێک لە ماڵی کەلەپوری بدەنەوە، چونکە بەڕاستی لانەیەکە بۆ هەموو چین و توێژەکان.